سڵاوتان لێبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ماڵپەڕی تایمزەوە دەست پێ دەکەین کە تێیدا بڵاو کراوەتەوە کورد بۆ شەڕی داعش بۆ خۆی زرێپۆش دروست دەکات. لەو کاتەوەی کورد لە باشوور و ڕۆژاوا شەڕی داعش دەکەن و هاوپەیمانان لە ڕێگای هێرشە ئاسمانیەکانەوە پشتیوانیان کردوون لە ئێستادا خۆشیان هەوڵ دەدەن چەکی قورس دروست بکەن. تەنانەت پێشمەرگەکانی کوردستان لە باشوور و ڕۆژاوا زرێپۆشیان دروست کردووە کە زۆر گەورەیە و بۆ پاکردنەوەی ڕێگاکان لەمین لەلایەن پێشمەرگەوە لە شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی شنگال بەکارهێنران. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی تایمز تێچووی هەر یەکێک لەو زەرێپۆشانە 20,000 پاوەندە و بۆ ماوەی 6 مانگ دروست یاخود بە ماوەی 6 مانگ دروست دەکرێت و ناوەی بە ئیسفەنج ڕووپۆش کراوە بۆ کەمکردنەوەی کاریگەری تەقینەوەکان. هەروەها ئەمە ژوێنە یەکێک لەو زرێپۆشانەیە کە هێزەکانی پێشمەرگە دروستیان کردووە بۆ شەڕی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش. لە ئیندیا ئەکسپرێس بڵاو کراوەتەوە زیری بەرگری ئەڵمانیا ڕایگەیان ژمارەی ڕاوێژکارە سەربازیەکانیان لە یاریمی کوردستان بۆ هێزەکانی پێشمەرگە لە 100 ڕاوێژکارەوە زیاد دەکەین بۆ 150 ڕاوێژکاری سەربازی. ئۆرزێلا فۆندێرلاین وەزیری بەرگری ئەڵمانیا لە دوای کۆبوونەوەیەکی لەگەڵ پەرلەمانی وڵاتەکەیدا ڕایگەیان ئەڵمانیا پلانی زیادکردنی ڕاوێژکارە سەربازیەکانی هەیە بۆ هێزەکانی پێشمەرگە. فۆندێرلاین جەختی کردەوە ئەڵمانیا ئامادەیە 650 سەرباز بنێرێت بۆ مالی بۆ پشتیوانیکردنی هێزە ئاشتی پارێزەکانی نەتەوە یەکگرتووەکان. هەروە لە ماڵپەڕی US Today بڵاو کراوەتەوە سیروان بارزانی فەرماندەی میحوەری مەخمور و گوێ ڕایگەیاند هێزەکانی ئێمە سەختترین جەنگ دەکەن بەڵام پشتیوانیەکی زۆر دیاریکراوی نێودەوڵەتی وەردەگرن. سیروان بارزانی ئاماژەی بەوە داوە کە داعش گازی خەردەل بەکاردەهێنێت بەڵام هێزەکانی تەنها 300 ماسکی دژی گازی کیمیاییان وەرگرتووە بۆ 7,000 پێشمەرگە. لە نیویۆرک تایمز بڵاو کراوەتەوە پەرلەمانتارانی فەڕەنسا دەنگیاندا لەسەر بەردەوامی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر داعش لە سووریا. ئەنجومەنی باڵای پەرلەمانی فەڕەنسا بە کۆی 325 دەنگی پەرلەمانتارانی وڵاتەکەی دەنگیاندا بە درێژکردنەوەی هێرشە ئاسمانیەکان بۆ سەر داعش لە سووریا. لەو کۆبوونەوەیەدا هیچ پەرلەمانتارێک دژی درێژکردنەوەی هێرشە ئاسمانیەکان دەنگی نەدا و 21 پەرلەمانتار ئامادەی کۆبوونەوەکە نەبوون. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی نوێنەرانی پەرلەمانی فەڕەنسا بە هەمان شێوە بە کۆی 515 دەنگ بەرامبەر بە 4 دەنگ ڕەزامەندیاندا لەسەر درێژکردنەوەی هێرشە ئاسمانیەکان لە سووریا. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیم پێشکەشکردن باختەوەر بن.